مەلای مەشهور و سیاسەتی ئیدارەدانی هەرێمی کوردستان. دەگەڕنەوە پیاوێک دێتە لای مەلا مەشهور و باسی خراپی بارودۆخی خۆی بۆ دەکات و دەڵێت حاڵ و بارودۆخم زۆر خراپە، ژمارەیەکی زۆر ماڵ و منداڵم هەیە و شوێنمان بچووکە لە یەک ژووردا دەژین، بەڵکو تۆ هاوکارمان بیت. مەلا مەشهور دەڵێت لە ئێستادا بچۆ گوێ درێژێک بکڕە بزانە حاڵت چی لێ دێت. کابرا بە قسەی مەلا دەکات و گوێ درێژێک دەکڕێت، بەڵام سیر دەکات حاڵی خراپتر بووە و خەمی ئەویشی هاتووەتە سەر. دەچێتەوە لای مەلا و دەڵێت دۆخم نەک باشتر نەبوو بەڵکو زۆر خراپتر بوو. مەلا دەڵێت بچۆ مەڕێک بکڕە. کابرا بە قسەی مەلا دەکات، بەڵام کێشەکانی هەروە لە زیادبووندان. دواتر مەلا وا دەکات کە کەڵەشێرێکیش بکڕێت، بەڵام دوای زیادکردنی ئەوان دۆخی کابرا دەکاتە لێواری تەقینەوە و دەچێتەوە لای مەلا مەشهور و دەڵێت هیچ چارەسەرێک نییە و پێویستە خۆم و منداڵەکانم بکوژم و یەکجاری نەجاتم ببێت لەم ژیانە. مەلا دەڵێت ئەو کارە مەکە، چارەسەرەکەی ئاسانە، بچۆ گوێ درێژەکە بفرۆشە. کابرا بە قسەی مەلا دەکات و دەیفرۆشێت، هەز دەکات دۆخی کەمێک باشترە. دواتر مەلا داوای لێ دەکات مەڕ و کەڵەشێرەکەشی بفرۆشێ. دوای فرۆشتنیان کابرا دێتەوە لای مەلا مەشهور و دەڵێت ئێستا بە تەواوەتی ئیسراحەتم کرد و هیچ کێشەیەکم نەماوە. ئەمە لە کاتێکدا ئەم قسەی کرد کە دۆخی گەیشتبووەوە هەمان شوێن. سیاسیەکان لە هەرێمی کوردستان و لە ئیدارەدانی باشوور هەمان سیاسەتی مەلای مەشهور لەگەڵ خەڵکدا پیادە دەکەن. هەندێک دۆخ بەسەر خەڵکدا دەهێنن تاوای لێ بکەن ئاوات بە دۆخی سەرەتا بخوازێت. لە کاتێکدا کێشەکان لەو شوێنەوە سەرچاوەیان گرتووە، بەر لە هەڵبژاردن دەیان کێشەی نوێ دروست دەکەن، بەڵام دوای نزیک بوونەوەی پرۆسەکە هەندێ لەو کارە ساتانە بچووک دەکەنەوە کە بەمە بەس دروستیان کردووە. ڕاست ئەو کاتە خەڵک دەچێتەوە سەر هەمان ڕێڕەوی کابرا و واهز دەکات ئەوان چارەسەرەکەیان زۆر مەزن و گەورەیە و بوون بە فریاد ڕاست. بێئاگا لەوەی کە گەڕێنراونەتەوە هەمان دۆخی پێشتر کە ناڕازی بوون لێی. ئەو کاتەی خەڵک مانگانە و لە کاتی خۆیدا پارەیان وەردەگرت و بەشی نەدەکردن، خۆپیشاندانیان کرد و داوای یەکسانکردنی ژیانی خۆیان دەکرد لەگەڵ چینی سەرەوە. ئەو کات سیاسیەکان مەلای مەشهور ئاسا دەستیان کرد بە خوڵقاندنی دۆخ و پارەی خەڵکیان بە ناوی قەیرانی داراییەوە بڕی، پاشان دەستیان کرد بە پاشەکەوتکردنی زۆرەم لێ. دواتر نە ئەو موچە بڕدراوەیان پێدان و نەچارەسەری موچە پاشەکەوتکراوەکانیشیان دیان. ئێستا خەڵک گەیەندراوەتەوە هەمان دۆخی ئەو کابرایی لای مەلا مەشهور و هیوا بۆ ئایندەیەکی باشتر ناخوازێ، بەڵکو سوپاسگوزاری ئەوانە کە دۆخیان وەک جاران لێ بکاتەوە.